وەڵامەکی دیکە خدا بۆچی ئینسانی دروست کردیە بنیادی مرۆڤ باشە. لە چیدایە ئەمە کە دێینە ژیان خۆی نزبەیە بەرز نزم باشە سەرکەوتن کەوتن ڕاستە. ئەمە کە مرۆڤین زۆر جار لە بۆ شتێکی هەوڵ دەدەین پێی ناگەین باشە. ئەوە مانای ئەوە نییە کە ئەمە کەوتین تا هەڵناستینەوە خۆی جوانی ژیان لە چدایە ئەتو 7 جار بکەوی 8 جار هەستیەوە باشە 8 جار هەستیەوە جا مرۆڤ ئەگەر ئامانج لە ژیانی نەبێت بەڕای من زیادەیە ینی ڕوحەچی بە زیادە داگیر کردیان دەبێت ئامانجت هەبێت پلانت هەبێت ڕێگای گەیشتن بە ئامانجەکەت هەبێت پێ دوایە مرۆڤ ئینسان ینی با بڵێن لە ژیاندا زیادە هیچ ئینسانێک لە ژیاندا زیادە هیچ کەسێک لە ژیان زیاد نییە و خوددا هیچ کەسەکی بەبێ هۆ دروست نەکردیە لەوانێ ئەمن لە شتێکی سوودم هەبی لەوانەیە کەسێکە لە شتێککە سوودی هەبی لەوانەیە بتانم ژیانی کەسێکی ڕزگار بکەم ڕاست زۆر باشە مایکەکەدانی شوێن خۆی دەستەکانت خۆشوی بزانە حەزەکەم یەکشت بزانم هەدەف لە دروستبوونی ئینسان خوای گەورە کە ئینسانی دروست کرد خەڵقی کرد هێناوە سەر زەوی بۆ دوو مەبەستداینایە دوو مەبەستەیە یەکەمیان عیبادەت دووەمیان ئاوەدانکردنەوەی زەوی یعنی مەسەلەن ئەگە کابرایەکت بینی شەو ڕۆژ عیبادەت دەکا نوێژ دەکا ڕۆژوو دەگری واجباتەکان هەموو جێبەجێ دەکا دەرگەی بەسە خۆیدا داخستیە ئیتر هیچ کاری بە دەرەوە نییە ئایا خوای گەورە ئەوە بەتەنیا لێ وەردەگری؟ نا لەبەرەوەی دەبی ئاوەدانکردنەوەی زەویشی تێدابی ئەجینا بەتەنیا ئەو شتەی لێ وەرناگری ئەگەر کەسە چیشمان بینی مەسەلەن خەریکی تەکنەلۆژیا و زانست و پێشکەوتن واتە ئاوەدانکردنەوەی زەوی خەریکی ئەو بابەتانە بوو ئایا بەتەنیا خوای گەورە ئەوەشی لێ وەرەگری؟ نە ئەو ژۆر ناگری کەواتە هەم ئاوەدانکردنەوەی زەوی هەم عیبادەت هەردووچیان تەواوکەری یەکترینە خوای گەورە بۆ ئەو دوو مەبەستە ئینسانی هێناوەتە سەر زەوی یعنی یەکیانت بەبێ ئەوەی دیکە لێ وەرناگری زۆر گرینگە هەست بکەی کە ئەتوو هاتیتە ئەو ژیانە بە ئەو دوو مەبەستە هەوڵ دەی